سەرەڕای ڕاوەستانی دامەزرانەکانی پەروەردەی کەرکووک تورکمانەکان سوورن لەسەر دابەشکردنیە و لیستە بەنسبەی لە 132 بۆ هەر نەتەوەیەک چونکە وەکو ئەوان دەڵێن ئەو لیستەی بڵاو کراوەتەوە نادادگەری زۆری تایە بۆیە لە بەردەم بینای بەڕێوەبەراتی پەروەردەی کەرکووک بۆ جارێکی دیکە خۆپیشاندانیان ئەنجامدا. تركمان حقوق نية هم عرب كرد حقوقية بس تركمان حقوق نية شيء إسلام هم حكومات حمو دروة هم حكومات حمو دروة قصا كي بس قص أما التربية هين شيء تربية مسؤول ما هو توبلي من نالهم تو صحفية حياتكم إنسان حقوقها هي استلا دروا حتى ناتوانا سكك حقوقها خوما حقوقانية جماهير كركوك شعب التركماني درسوا لبرنبر تيبير كركوك مظاهرة كان إما دعوة كان تطبيق نسبة سيودو مع الأسف مدير عام تربية كركوك خوي بقرار خوي انفرادي قرار كردي إعلان كردي ترشيح ناوكان هو خرق القانون هو مخالفة للقانون إما هو قبول ناكم بەمەبەستی لێکۆڵینەوە بۆ لیستی دامەزراوانی پەروەردەی کەرکووک لیژنەی پەروەردەی پەرلەمانی عێراق و وەزیری پەروەردە و دەستەی دەستپاکی عێراق بڕیاری ڕاگررتنیە و لیستەیاندا و داوای لێکۆڵینەوە لە چۆنیەتی هاتنەوەی ناوی ئەو دەرچوانە بۆ دامەزراندن دەکەن. بەرپرسێکی بەرەی تورکمانی دەڵێت 35 ساڵە کورد و تورکمان بێبەش بوون لە دامەزراندەکانی کەرکووک ئێستاش ناکرێت تەنها نەتەوەیەک سوودمەند بن لە دامەزراندەکانی شارەکە. سببەکە ئەوەیە کە لە کەرکووک تەعیناتەیە لەناو پەروەردە لەناو تربیە ئەو تەعیناتشێ زۆرینەی عەرەب وەریگرتووە ئێمە پێمان وایە لە کەرکووک ئەم تشتانە بەلە هیچ لایەنەوە قبول نییە مع الأسف يعني پێش سقوط پێش 2003 ئێمە 35 ساڵ نە کورد نە تورکمان تەعین نەبووین لەو شارە بەڵام ئێستاش ئەگەر هاتووە عینە 1300 ئەگەر عەرەبەی بە ئێمە چیەکەین لێرە ئێمە خەڵکە و شارە نینە دیارە بۆ ئێمە پێمان وایە 132کە لە کەرکووک تطبیق بکرێ هیچ کەس لە کەس زیاتر نەبێت تورکمانش کوردش عەرەبش هەمووی تەعین بێتن ئێمەش گەنجمانە خەریجین ئەمانەوێت تەعین بێت بەڵام 1300 خۆیان وەریبگرن ئێمە چی وەرەگرین لێرە بەڵام وایە ئەم فکرەیە ئەم فکرە شۆفینی ئەم فکرە بەعسی ئەنە هارا لە کەرکووک دەوامەکە ئێمە پێمان وایە ئەمە مەگەر محافزی کەرکووک پارێزگای کەرکووک مداخەلە بکە ئەگەر لێرە مشکلێ ببێتن ئیمڕۆ یەکەم دەرەجە پارێزگای کەرکووک محاسبە لەو مەسلەیە. لە ساتەوەختی ئاشکراکردنی ناوی دامەزراوانی پەروەردەی کەرکووک تا ئێستا ناڕەزایی و نیگەرانیەکانی کورد و تورکمان بەردەوامە و هەرچەندە هەوڵەکان بەردەوامن بۆ پێداچوونەوە بەو لیستەدا بەڵام ئەو هەوڵانە نیگەرانیەکانی نەڕواندوێتەوە. داوا دەکرێت بەڕێوەبەری گشتی پەروەردەی کەرکووک لە پۆستەکەی دوور بخرێتەوە چونکە بەوتەی خۆپیشاندەران هۆکاری دروستبوونی ئەو کێشانەی ئەمڕۆی کەرکووک بەڕێوەبەری پەروەردەی کەرکووک بووە. چیان نووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.